ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە پەسوێ بە ئاڵا سوورەکەی کۆمەڵەوە بمنێژن. ئەمە دوا بڕیار و وەسیەتی هاوڕێ عومەر مامەڕەش ناسراو بە عومەر کۆمەڵەوە. بەداخ و پەژارەیەکی زۆر گرانەوە هاوڕێ و تێکۆشەری دێرین دڵسۆز و کەسایەتی ناسراو بە هەڵوێست هاوڕێ عومەر مامەڕەش ناسراو بە عومەر کۆمەڵە لە گوندی پەسوێ سەر بە شاری پیرانشار سەر لە بەیانی ئەمڕۆ دووشەممە 20 سەرماوەزی ساڵی 1402 هەتاوی دوای 4 مانگ بربەرەکانێ لەگەڵ نەخۆشی کۆچی دوایی کردو دڵا گەورە و پڕ لە هیواکەی بە ئازادی و ڕزگاری مرۆڤایەتی بۆ هەمیشە لە لێدان کەوت. ئەم هاوڕێمان لە دایک بووی 1342 هەتاوی بوو. هەر لە تەمەنی لاویەوە پەیوەست بووە بە تەشکیلاتی کۆمەڵە و دواتر حیزبی کۆمۆنیستی ئێران. کاک عومەر لە زۆر یەک لە ناوچەکانی کوردستان و ئێران کار و زەحمەتی کێشاوە و لە هەمان کاتدا هەوڵی بۆ هوشیارکردنەوەی هاوچارە نووسانی بۆ ژیانێکی ئینسانی دەدا. هاوڕێ عومەر تا بڵێ کەسێکی ڕۆحسووک خۆشەویست و بەجەرگ لە ناو کۆمەڵانی خەڵک هەردەم خەڵک و لاوانی هاندەدا بۆ داواکاری ماف و ویستە سرەتایی و بنەڕەتیەکانی خۆیان و داوای دەکرد خەڵک دەبێت بە ئازادی و یەکسانی بژین، بەڵام ئازادی و یەکسانی بەبێ فیداکاری هوشیاری و ڕێکخراوبوون بەدەست نایەت. هەر بۆیە کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی کردبووە سەنگەری بەدەستهێنانی ئەو ئامانجە. هاوڕێ عومەر لە ڕۆژ و ساتەکانی کۆتایی ژیانی وەسیەت دەکات لە ئاڵای سووری کۆمەڵەی بگرن و بە خاکی بسپێرن. بنەماڵە و هاوڕێیانی ئەم داواکاریەیان بەجێهێنا و بە ئاڵای سووری کۆمەڵە و بە بەشداری جەماوەرێکی زۆر هەر ئەمڕۆ لە ئاوایی پەسوێ ئەسپەردەی خاکرا. ئەم هاوڕێ ئازیز و تێکۆشەر و ماندووی نەناسەمان هەموو کات و تا دوا ساتەکانی ژیانی لەسەر ئامانجەکانی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێبازی سووری سۆسیالیستی و هاوڕێیانی گیانبەختکردومان وەفادار مایەوە و هەردەم باسی ژیانی سربەخۆ و یەکسانی چین و توێژەکانی هەژار و ستەملێکراوی دەکرد و بۆ تێکۆشان هانی دەدان. لە قوڵایی دڵمانەوە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پڕبەدڵ سەرخۆشی گەرمان پێشکەش بە بنەماڵەی ئازیزی هاوڕێیان و هاوخەباتان و خەڵکی ئاوایی پەسوێ و دەوروبەری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ عومەری خۆشەویست و ماندووی نەناس بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕە بوار بێت.